وەکو هاوڵاتیەک دائیمەن تەماشای ئەوە دەکەم هێزی شۆڕەژێر لە هەر سەرفارچێ کوردستان هەیە لە کوردستان عێراق سووریا تورکیا خۆمان ئەوانە هەموو داوای مافی ڕای خۆمان دەکەین بۆ ئازادی بۆ سەربەستی بۆ بوون بە دەوڵەتی خۆمان ئێستا هەتا بە تایبەتی لە کوردستان عێراق ئەگەر نمونەشی بینینەوە ئەمە چەند ساڵ پێش ئێستا مەسەڵەن ڕێفراندۆمێکمان کرد بەس ئەوەی سەرژمێرەش ئەوەی کە ئێمە بەرەو دەوڵەت بوون بڕۆین بەڵام لە هەر چار دەورە طبعا عساریان یەخستنە سەر کێشیان لەو دروست کردین ئەوە بەخۆ دەزانێت دەوڵەتانی دەوری بەرمان هەمووی کوردی تێدا چۆن تەسەڕوفمان لەگە دەکەن من ئەوەی باسی دەکەی لەسەر مەسەلەی هەر پارچەیەکی کوردستان مەسەلەن بە نمونە بەو ماوەی ڕابردوو شەڕ لەگەر هێزە چەکدارەکانی داعش تیرۆریست هەبوو چینە هێزەکانی کوردستانی عێراق برادەرانی فەکەی بەو فەڕی ئازایەتیەوە دیفاعیان کرد لەگە ئێمە لە بەرەکاندا بوون من وەکو دەستخۆشان لێ دەکەم شتێکی پیرۆز بوو و لە قالبی زۆردار باز دەکرێت باسی تیرۆریست ئەو مەجارەی دەکرێت ئێمە بەو شێوەیە ڕەتی دەکەینەوە مەسەلە لەبەر ئەوەی هێزی شۆڕەژێری سەکداری داوای مافی ڕاوای گەلی کوردستان دەکەن لەبەرەوەی بەخۆمان دیما ئەوان شەڕی تیرۆریان کردیە لەگەر ئێمە بووینە مەسەلە تورکیا هەولی لۆ دەدا بە تایبەتی یعنی دێوی ئەو مەسەلە ئیشی لۆ دەکات تورکیا برێونێری ئەوڕۆ لە ئەلفی ناتۆدایە دەوڵەتێکی بەهێز و بەخۆتە بەڵام ئەمە نابیسینە ژێرباری ئەو مەسلەی ڕەتی دەکەینەوە بۆ شێوەیە تیرۆر ناکرێت بری هەموو کەسێکی تیرۆر کەلیمەشی بەو کەسانە دەرێ شتی زۆر قەبیع دروست دەکە دەتوانم هەزار دەبرێم داعش تیرۆریستە یعنی نەک خەڵکی هیچ کەسکە بە تیرۆر نبینم ئەمە لەو مەزالانە پێویستە پێشگیری لێ بکرێت لەبەرەوەی ئەمە وەکو تازە باسم کرد داعش کارەساتی لۆ منتیقەکە و ناوچەکەی دروست کە ئەوانە پێیان دەگوترێت تیرۆر نە خەڵکی تر بەڕاستی من ناتان برێمە هیچ کەسێک تیرۆر لەبەرەوە خەبات تێکۆشان گەلی کوردستان لە هەر سەرپەرچ کوردستان گوتم ڕەوا و پێویستە و واقعەکە کاتێک پارتی کرێکارانی کوردستان پەکەکە چوویتە ناو لیستی تیرۆر لە ساڵی 1996 دەوڵەتی تورکی ئەو کات داوایان لە سەرۆکی ئەمریکی کردبوو بڕات چەکەی زۆریان لێ دەکڕن لە پێناوی یەک شت پەکەکە بخەنە لیستی تیرۆر خستنە ناوەی پەکەکە ناو لیستی تیرۆر سەفقەچی ئەسکەری سیاسی بوو بەڕاستیت پێ برێم دوای ئەوە وڵاتانی ئۆروپیش پەکەکەیان خستە ناو لیستی تیرۆر ئێستا لە بەلجیکا پەکەکە وەکو تیرۆریست نییە لە هەندێک وڵاتی تر حسابی وەی لێ ناکەن لە لیستی تیرۆریستە بەڵام ئەمە ئێستا کە باسی دەوڵەتەکان دەکەین ئینجا دینە سەرباسی پەکەکە و حکوومەتی تورکی ئەگەر بێت و یاساکانی ناونەتەوەی یەکگرتووەکان بخینیەوە هەندێک باسی سربەخۆیی دەکاتن لە هەندێکیش باسی مافەکانی مرۆڤ دەکاتن لە وڵاتێکی وەکی تورکیا نمونە چەندی حکومەت ڕەقبیتن چەندی حکومەت مافی کوردی تورکیا باکوور ڕەت بکاتەوە چەندی جینۆسایدیان بەرامبەری بەکاربینیتن لەو لایە یاسایەک هەیە مافی بە میلەتی کوردایە بە شێوەیەک لە شێوەکان دیفاع لە خۆی بکاتن کە دێتە سەر جینۆسایدکردنی میلەتێک لە چارچێوەی دەوڵەتێک پەنا دەبن بۆ چەک هۆکاری سەرەکی گرتنی دەست بە چەکی پەکەکە و شەڕ لەگەر تورکیا حکوومەتی تورکیە نەوەکو پەکەکە حکوومەتی تورکیە وای لە کوردی تورکیا کردیە دەست لە بۆ چەک بە دەست لە بۆ تونجی بباتن ئەوە ڕاستی واقعەکەیە بەرام لە ڕاستی خەڵکی وادارم هەمومان یەک دەنگ بین یەک هەڵوێست یەک بڕیار بین برادەرانی پەکەکە چەکیان لە دەستا دیفاع لە میلەتی کوردەکەن لە باکوور بەو چاوە تەماشایان نەکەین تیرۆریستن بەکو بۆ چاوە تەماشایەکەن برای ئێمەنە لێرەنە لێرەوە خەبات دەکەن خەباتەکەی نیواداری نەبیتە کارتێک تورکیا بەکاری بینی لە جی هەرێمی کوردستان بەڵام تەوازنەکە بیتن هیوادارم هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ئێمە 6 میلیۆن کەسین با 3 میلیۆن کەس نیە لە ناخی خۆی ئەو ڕێیەی هەبیتن ڕۆژە شتێک بکاتن لە پێناوی ئەوەی نییە پەکەکە لە داخیلی ئەو پاڵپشتەی هەبیتن لە لیستی تیرۆر نیە و لە لیستی تیرۆر بستە دەرێ ئەوەی لەسەر ئاستی نێودەوڵەتیش دەکرێتن ئەو کاریگەرە سەرەکیەکانی هەیە بەڕاستی